سیمای پەروەردە و بارهێنان لە ئێرانی ژێردەسەڵاتی ڕژیمی ئیسلامیدا. لە ڕۆژانی داهاتوودا دەرگای مەدرسەکان لە ئێران بەرەوڕووی ملیۆنان خوێندکاری ئەو وڵاتەدا دەکرێتەوە. لە ماوەی 44 ساڵی ڕابردوودا ڕژیمی کۆماری ئیسلامی بەردەوام هەوڵی داوە تا بەسەر ناوەڕۆکی بواری پەروەردە و بارهێناندا زاڵ بێت. ڕژیم بۆ گەیشتن بەم ئامانجە و هەروەها ڕێگریکردن لە شکستی ئاین لە بەرامبەر زانستە مەدرسەکانی کردووەتە ناوەندی فێربوونی ئاین و خورافە و ناوەندی لەبەرکردنی بابەتی بێناوەڕۆک. لەم شوێنەدا لە بری ئەوەیە کە یارمەتی منداڵان و تازەلاوان بدرێت تا خۆیان و جیهانی دەوروبەریان وەک خۆی بناسن، خوێندکاران ناچار دەکەن مێشکیان بە بابەتی بێناوەڕۆک و نەگونجاو لەگەڵ زانستی دنیای سەردەم پڕ بکەن. لە مەدرسە و ناوەندە ئاموزشیەکان ئێران لە بری ئەوەی کە دوایین دەستکەوتەکانی زانست و کۆمەڵێک زانیاری ئینسانی ببێتە ئامانجی فێرکردن و خوێندکاران لە دوایین پێشکەوتنی زانست و گۆڕانکاری کۆمەڵایەتی و کولتوری ئاگادار بکەنەوە بە ڕادەیەکی زۆر خوراافاتی مەزهەبی لە ڕێگەی کتێب و سەرچاوە ئاموزشیەکانەوە بەسەریاندا دەسەپێت. خوێندکاران هەر لە یەکەمی ساڵەکانی خوێندن و مەدرسەیانەوە دەبێ فێری نوێژ و ڕۆژ و گرتن بن و لەگەڵ نەسیحەت و ئامۆژگاریەکانی پەیغەمبەران و ئیمامان ئاشنا بن. کچان دەبێ خۆیان وەک ڕەگەزی دووهەم ببین و بەو بێمافیە ڕەها و سوکایەتیەکدا کتێبی ئاسمانی بۆی بە دیاریهێناون عادەت بکەن. دەبێ فێر بن کە چۆن لە ژێر عەبا و مەقنعەدا قژیان داپۆشن. زیرەکترین و بەتواناترین خوێندکاران دەبێ ببنە حافزی قورئان. کتێب و بابەتە ئەدیبیەکان بەبێ لە بەرچاوگرتنی داهێنان و زەوق و هونەری خوێندکار بوونەتە ئامرازێک بۆ بڵاوکردنەوەی خوراافات و وشەی بێمانا و ناوەڕۆکی ئەم کتێبانە هیچ بایەخێک بە کێشە و پێداویستەکانی لاوان نادات. خوێندکاران بۆ وەرگرتنی نمرەی قبوڵی و تێپەڕکردنی قۆناغەکانی خوێندن بابەتەکان بەبێ ئەوەی کە هیچ چێژێکی لێوەربگرن یان هەستی ئەدیبیان ببزوێنێ تەنیا لەبەری دەکەن. کتێبە مێژوویەکان نەک تەنیا خوێندکاران لەگەڵ مێژووی ڕاستەقینەی بەرەو پێشچوونی کۆمەلگا ئاشناناکان، بەڵکو بەدەستێوەردان لە مێژوو و ئاوەژۆ نیشاندانی ڕووداوە مێژوویەکان و بایەخنەدانی یەکلایەنە بە کەسایەتیە مێژوویەکان بەبێ لە بەرچاوگرتنی ئەو سەردەمە کۆمەڵایەتیەی کە تێدا سەریان هەڵداوە، خوێندکاران لە هەر چەشنە ڕاستبینیەک دوور دەخەنەوە و مەیل بۆ خوێندنەوە و لێکۆڵینەوە سەبارەت بە ڕووداوە مێژوویەکان لەناو دەبەن. فێربوونی زمانە دەرەکیەکان بەهۆی نەبوونی پێوەر و ڕێشوێنی فێرکردنی ستاندارد و بەهۆی نەبوونی ئیمکاناتی پێویست بووەتە کارێکی دژوار و تاقەت بڕووکێن. هەروەها شێوازی وتنەوەی دەرسەکانیش بنەمایەکی زانستیان نییە و لە دەستکەوتە نوێیەکانی بابەتی پەروەردە و بارهێنان بەدورن. بۆ نمونە لێکۆڵینەوەی دەروونناسان نیشانی داوەکە لاوان بۆ پەروەردەکردنی هێزی ئەقڵانی خۆیان پێویستیان بە شوێنی کاری جەمعی هەیە تا لەوێدا بتوانن پێکەوە لەسەر ئەزموونەکانی زانست سەوباسی هاوبەش بکەن و بە کۆمەڵ هەوڵی بۆ بدەن. خوێندکاران وێڕای فێربوونی زانست و تەکنیک پێویستە ئازادانە چەمک و خەیاڵی دەرونی خۆیان شکڵ پێ بدەن و بەدەستی خۆیان هەندێک لەو پەیوەندی و گرێمانە زانستیانەی لە مشکیاندا دروست دەبێت تاقی بکەنەوە. بەڵام لە مەدرسەکانی ئێران بەهۆی زۆربوونی ژمارەی خوێندکاران لە کلاسەکانی خوێندن، نەبوونی کاتی پێویست و کەمبوونی تاقیگە و کارگا یان نەبوونی ئیمکاناتی ستاندارد لە شوێنە ئاموزشیەکان معەللیمان بوونەتە بنەمای هەموو ئاموزش و فێرکاریەک. لە ڕاستیدا ئەم شێوەکارە مەجال و دەرفەتی لێکۆڵینەوەی جەمعی و تاوتوێکردنی بیر و ڕاو بەشداری لە بوارە جۆراوجۆرەکان لە خوێندکاران دەستێنێتەوە و ناچاریان دەکات توانایەکانیان تەنیا بۆ لەبەرکردنی ئەوەی بووە معەلم بە شێوەی زارەکی پێیان دەڵێت بخەنەگەڕ. لە مەدرسەکانی ئێران لەلایەکەوە بەهۆی قەبارەی زۆری کتێبەکان، کەمبوونی کات و قەرەباڵغی کلاسەکان و
لە لایەکی دیکەوە بەهۆی نەبوونی شارەزایی هەمەلایەنەی معەلم سەبارەت بە گشت بابەتەکان، خوێندکاران دەرفەت و مافی بەشداری و ڕادەربڕینیان نییە. ئەم شێوە لە دەرسوتنەوە بەر بە گەشە و داهێنانی خوێندکار دەگرێت و کلاسەکانی دەرس دەکاتە شوێنێکی بێزارکەر. ئاشکرایە لە چوارچێوەیەکدا کە کۆنەپەرستی بەسەریدا زاڵا، کەش و هەوایەک کە پڕە لە بابەتی دابڕاو لە خواست و ژیانی ڕاستەقینەی خوێندکاران، کلاسی دەرس و مەدرسە هیچ خۆشیەکی بۆ خوێندکاران نامێنێت و دەبێتە شوێنێکی ناخۆش و داخراو. کاتێک کە کلاسەکانی دەرس بوونەتە شوێنی یەکچەشن و تاقەت پڕووکێن، کاردانەوەی سروشتی خوێندکاران هەندێک جار لەلایەن معەلمانەوە لەگەڵ گوێن و تەنبێ جەستایی بەرەوڕوو دەبێتەوە و ئەوەش زۆرترین زەربە لە کەسایەتی منداڵان و تازەلاوان دەدات. کاتێک کە معەلمان لە حاصڵی دەرزوستنەوەی خۆیان لەسەر کلاس ڕازی نین و یان نیگەرانی ئەوەن کە شاگردەکانیان ئەوەی کە فێری بوون لە بیریان بچێتەوە، تەکلیفی قورسیان بۆ دادەنێن تا لە ماڵەوە ئەنجامی بدەن. ئەم شێوازە کە یەکجار باویشە خوێندکاران لە دەرس و مەدرسە بێزار دەکات. لە سیستمی فێرکردنی ئێراندا وەرزش و پەروەردە جەستە و ڕۆڵی کاریگەری لەسەر منداڵان و تازەلاوان بایەخی جددی پێنادرێ. منداڵان و تازەلاوان بەهۆی نەبوونی شوێنی گونجاو لە شار و گوندەکان و هەروەها بەهۆی ژیان بەسەربردن لە ناو ئاپارتمان و ماڵە چکۆلە و قەرەباڵغەکاندا شوێنێکیان بۆ وەرزش و یاریکردن نییە. دیارە فەزای بەرتەسکی مەدرسەکانیش هیچ کات وەک دەرفەتێک بۆ خوێندکاران ناخۆڵخێنێت. لەوەها بارودۆخێکدا هاتنە مەیدانی هێزی مەزنی خوێندکاران، معەلمان و مامۆستایانی خەباتکار و گرێدانی خەباتیەوان لەگەڵ خەباتی کرێکاران و باقی بەشە ناڕازیەکانی کۆمەڵگا دەتوانێت نەک هەر هەوڵی کۆماری ئیسلامی بۆ زاڵبوون بەسەر فەزای فێرکردن و بارهێناندا پوشەڵ بکاتەوە، بەڵکو ڕێگە خۆش دەکات بۆ ڕزگاربوونی یەکجاری کۆمەڵگە ئێران لە چەنگ دەسەڵاتی کۆنەپەرستی ئیسلامی.